سوشيال ميديا لا گەڕێکی شۆرای شاری کەرکووکم وا دیارە یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆز کافتیرای دیار عەلی کرایەوە لە شارەکە ئەوەی دەیبینن کافتیرای دیار عەلیە لە شاری کەرکووک کە قەرەباڵغیەکی یەکجار زۆری دروست بووە هەر بە بۆنەی دروستکردنی کافتیراکەی ئێرەدا بۆ خۆی گۆرانی بۆ میوانەکان دەڵێت يلا هاوي كمان لطفي طول الوقت يعني هاوي كمان لطفي طول الوقت مش انا زي وشو نشرك رميوان وعلى شعري كالكوكو نشرك رميوان ئەوە یاری سین و زەرفی گەنجانی کەرکووکە لە کافتیرای دیار عەلی کۆبوونەتەوە ئەو کات دیار عەلی خۆی گۆرانی بۆ میوانەکانی دەڵێت هذه ما مكاو بدوام هذه ما مكاوام ولا زور كروي ولا زوي ما مشينا واحد ما مشى واحد ما صلاة جديد ما مكاوام إن شاء الله يلا 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 شمال الفيلة بيكان ضمان الفيلة بيكان لا على الفيلة بيكان صلاة النبي وا دیارە قەرەباڵغیەکی یەکجار زۆر لێرە دروست بووە ئەوانەی کە دێ بۆ کافتیرایە جێگە نەماوە دابنیشن تاوەکو یاری خۆیان بکەن دەمەوێت دیمەنەکانتان پێ بۆ بینەران بگوازمەوە باشکەمێک تر دەمەوێت بەشەیەکی ڕاستەخۆ لەگەڵ دیار عەلی خۆیدا قسە بکەم ورلقى الهواي معرسة دشمن الشاري دريا ولا ابو فرياد دولارا اصحاب دريا ابو فرياد دولارا يا بركة حمي مصوصي وكريم يا مبروان وحمي جيب جيب ورا بابا كاكالدي شغاراس بجي شغاراس شغاوز شامانا هاي في موقع علينا بالدوام هاي في موقع علينا بس وا دیارە ئەو ماوەی چەندی ساڵە دیار عەلی لە مانگی ڕەمەزاندا بەو شێوەیە پێشواسی لە میوانەکان دەکات و گەنجێکی یەکجار زۆری لەگەڵی خۆی کۆکردوێتەوە قەرەباڵغیەکی زۆر لەنێو ئەم کافتیرایەی دیار عەلی دروست بووە من دەمەوێت قسە لەگەڵ دیار عەلی خۆی بکەم ئەگەر دەرفەت بێ ولا خولك ودوام قشرت البيانة هيا قالك انا بشارة فرق ليانة وكنالي بايتك وكنات يالك وكنالي بايتك وكنات يالك والبار بار باركم الله حول البركة وكركم ولا
سكرك ديما أبو كركوك وأمي في الشركة لا ئێوە ولا مسلمانان پیرۆز ما بێتەوە ئەمە هەموو ساڵێک کافتریایە گەنجان لە دەوری خۆت کۆکەیتەوە ئەمان وڵی من ڕاستە بە ژەوی ژیانمانەوە دڵخۆشکردنی خەڵکی شەو ڕەنگ نەگەرم مانگە کاری هونەری نەکەم بتوانین بژین بەڵام ئەمە کللتورێکە بۆ شارەکەی ئەمە کەرکووک شەوانی ڕەمەزانان هەموو کەرکووک بڵێ سین و زەرە ڤارێکە لە دوای نوێژور تەرایە حۆ بڵێن ترەوە تا خەڵکەکە خۆتانە بین و زۆر بەشی دۆستمە و هاوڕێمە و شەردەی لە جمهوری گۆرانیم بێ هەندێک شتێدا خزم هەندێک شتێدا جمهورمە بە خێرات نەمویەکەم بۆ لەگەڵم برا عازبانەیە و لەگەڵ کۆمەڵە گازیزە شەوان چاومان پێک و یارێکێن و دڵخۆش خۆمان دەرەبڕین و ئەمە کللتورێکە و شەوانی ڕەمەزانان دووبارێکێنەوە یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆزە یعنی ئەوەی کە مڵی بینە خەڵک ناتوانێت دابنی شێوانە بۆ قەرەباڵکە زۆر چی بۆ کەسانە دەڵێن کە لێرە شوێنێ دابنیشن وەڵی من داوای لێبردنیان لەکەم یعنی خۆیان وەسعەکە بینن ئیمساڵ وەسعەکەمان ئەوها بوو داوای لێبردنیان لەکەم و ئەوەشی حەزەکەم لێرە پێڵم دڵگران بباتە جێ من دانیشتم لە ڕۆمەزێ و لە خزمەتە چی بەلایەنگران وەڵام من شایان ماسەکەم من بەوانەوە جوانم هەموو شوێنێک لێرە بەردەوام وڵی هەر من نیم شەوانی تر چەند و نەرمەندێتتر دێن من لەوایتر خۆم بڕۆ سین و زەرف یاری بکەم برایانی ترم گۆرانی ئەڵێن وڵا زۆر باش من خۆم یعنی جمهورێکی سین و زەرفم نەک یاری چێت خۆشم بە زۆر مەراقمە ترە هەیە حەزی بە دۆمینێ هەیە حەزی بە کۆنکانە من حەزم لە سین و زەرفم واللهی من ڕاستەکەی 5 ڤیدۆ کلیپم هەیە ڤیدۆکار باوام نیکەم دەنگەکانی تەواو بۆ بۆی تەندروستیمەوە بەڕاستی 3-4 مانگەکە زۆر دو هەفتەیەک ئێستا باشم پێران بوومە لەبەر ئەوە نەمکردووە و دەنا ئینشەڵڵا شتی تازە و شتی جوانم هەیە پێشکەشێکم بە ئێوە و بە هەموو بینەرانی عەزیزم واللهی بۆ جۆژنی ڕەمەزان زەحمەت بەڵام بۆ قوربان ئینشەڵڵا ئەگەر تەمەن باقی ئەگەر بکرێت تۆپلەیەک بۆ بینەرانی پایتەخت میدیا بڵێیت من نەخۆشی ئەو یارم وا چارم لای دکتۆرە بە هیچ چارە ناکرێم یەندا ئازارم زۆرە ئێستا بووە تەک ناکەم هەرچی خەمە و ناسۆرە سڵاو لە پایتەخت دەکەم ڕاستی بینەریان زۆرە کەناڵێکی پڕ بینار تا بڵێ جمهوریان زۆرە خۆش بۆ ئێوە خۆشەویستیم چاوی بن خێر بن خزمەتتانان بەخێر بن منتان گەورە کردەوە بەخێر بن بڕۆن کاکە Agora deixa eu te chamar. Vai dar para legal, deixa eu chamar agora para você. Deixa خوشم دوی آخوی سنتون شوی deixa خوشم دوی آخوی سنتون شوی هیا دم بیرنا شاوران کتوبی هیا دم بیرنا شاوران کتوبی Allah lo maknun azar Yaşa boşun devi Afaya sarmana şvey Yaşa boşun devi Afaya sarmana şvey Hayattan yerine çağırlar Kutubi Hayattan yerine çağırlar Kutubi
خاتشی کاکە زانیاری خۆشەویست کاکە بەندیچێک بۆ کاکە زانیار بکەرەوە بەرەو میوان لێکاتورەی خۆی تێەوە کورسی بەبێرەوە بەندیچێک بوویت يسش بيعني زارة والله لا راسي ده هذه مدرب كان زور زور باوا لا برا مثلا دوست برادر جابوا هذه سيزر ياريش خوشة ياريش باينا وبند لنا وشاري حلقة زوري شوانا سيزر والله زور ده مكانه هرجع ما بناوي كركوكين زور ده مكانه ياريش سيزر فكر أما لكان حكمت شواري ياريش سيزر فكر ياريش زور بتامو ياريش خوشة همو دوست برادر بس شوانا حتى ساعات ياريش سيزر فكر أروين شاماري يلا دوست باص عشقي توصل عليك عزيز بوفنازاي عشقي توصل عليك عزيز بوفنازاي خواني واني خوان وخوان ونشغل ونوراني حرب خوشي يضالا وفي صالة يا كريم حرب خوشي يضالا وفي صالة يا كريم شعري مظلم كاك هورد الشعري حمل فريق غيره ويضلم بوغور لبو هاوي مرصاد وخوري بنا مكاني